خۆپیشاندانی ئەم خوێندکارانەی دوانزەی ئامادەیی بۆ ڕازی نەبوونیانە بەو بەشانەی زانکۆ و پەیمانگەکان کە ناویانی لێ هاتووەتەوە. بەشێک لەو خوێندکارانە ئاماژە بەوە دەکەن ئەمساڵ سەرڕای ئەوەی زۆریان ناویان لە هیچ کۆلێژ و پەیمانگایەک نەهاتوێتەوە لە دابشکردنیشیاندا بەسەر بەشەکاندا ڕەچاوی نمرەکانیان نەکراوە. یەکێک لەو خوێندکارانەش دەڵێت کۆنمرەکەی 79 و دەبوو لە زانکۆ ناوی بەهاتبایەوە بەڵام ناوی لە پەیمانگا دەرچووە. بەشێکی هەڵبژاریە کە لە هەر پڕکردنەوەکەمدا نەبووە. باشە سەبەبەکەی تیانی لە پڕکردنەوەکانم دەتوانم کە زیاتر لە 10 جێ بێتەوە. سەر بە خۆیان بە هەڕەمەچی لە بۆ زۆربەی زۆری تەڵەبەکان هەڵیان بژاردە. بەشێکی دیکە لەو خوێندکارانە دەڵێن سەرڕای خۆماندووکردنیان و بەدەستێنانی نمرەی بەرز بەڵام ناویان لە هیچ زانکۆیەکدا نەهاتوێتەوە و بەرپرسانی خوێندنی باڵاش پێیان ڕاگەیاندون کە دەتوانن لە زانکۆ ئالیەکاندا بخوێنن. ئەوەش لە کاتێکدایە کە زۆرێک لە خوێندکاران توانای ئەوەیان نییە لە زانکۆ و پەیمانگە ئالیەکاندا بخوێنن. ئەم شێستۆشتم هێنام لێ شوێنەچی نەهاتەوە لەگەڵ من شێستۆشت هەیە لە کولیەی تەربیە هاتەوە شێستی هەیە لە کولیەی تەربیە هاتەوە. ئێستا من چ بکەم دەچمە ژۆرە فۆرمم پێ پڕدەکەنەوە چ لە فۆرمی بکەم چ ناملێتەوە لە کولیە لێمدا لە زانکۆلای لێمدا دەرێ ئەو جارەش لەگەڕێنەوە. ئەمە 6 مان تاوا کردیە بە قوربەسەری بە فەقیری ئیسەش نامان نەگەڕێتەوە مەحقول نییە. یعنی لەبەرچی ئەگە نایەتەوە بابرین نایەتەوە ئەو لە ئەولای ناوێ بەڕاستی 67.85 64 هاتەوە 63 هاتەوە ئەوەیە دەرێن 59 هاتەوە یعنی ئیمەلۆ نایەتەوە. لەبارەی نەهاتنەوەی ناوی بەشێک لە خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکاندا وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم باسی لەوە کرد بە هەڵاپڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین و کەمی هەڵبژاردنەکانیان لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکەدا دوو هۆکاری سەرەکی بوون لە نەهاتنەوەی ناوی خوێندکاران. هەموو ئەو خوێندکار و قوتابیانە دڵنیا دەکەینەوە ئەوانەی کە نمرەکانیان لە 63 بەسەرەوەی ناویان نەگەڕاوەتەوە دڵنیان دەکەینەوە کە مافیان نافەوتێ لە نزیکترین کاتدا دوای وربینیکردن و دوای پێداچوونەوە ناوەکانە دەگەڕێتەوە لە زانکۆ و پەیمانگا حکومەکان بەپێی ئەو نمرانەی کە بەدەستیان هێناوە. ئەمساڵ 59,539 خوێندکاری دەرچووی 12 ئامادەیی لە ڕێگای زانکۆلاینەوە فۆرمی وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمدا پێشکەش کردووە. لەو ژمارەیەش بە دوو قۆناغ 34,500 خوێندکار ناویان لە زانکۆ و پەیمانگەکان داهاتوێتەوە. لە قۆناغی یەکەمدا 32,000 و لە قۆناغی دووەمیش 2500 خوێندکار. هەرچەندە بەشێک لە دەرچوانی پۆلی 12 ئامادەیی گرفتی ئەوەیان هەبوو کە ناویان لە هیچ کۆلێژ و پەیمانگایەک نەگەڕاوەتەوە بەڵام ئەو خوێندکارانە ئەمڕۆ لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا بوون وە خۆیان دەڵێن گرفتیان ئەوە بوو ناویان لەو شوێنانە هاتۆتەوە کە لەگەڵ نمرەکانیان ناگونجێ. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.